سڵاو ڕێز بۆ ئێوە بینەران و گوێگرانی عەزیز و خۆشەویست لە بەرنامەی ڕامانەوە هاتمەتەوە خزمەتێوە. وەک دەزانن لەم بەرنامەیەدا هەمیشە هەوڵ دەدەین تیشک بخەینە سەر ئەو بابەتانەی کە جێگەی بەیاخی ئێوەن و ڕاستەوخۆ پەیوەندیان بە ژیانی ڕۆژانە و ڕووداوە سیاسیەکان هەیە. ئەمڕۆ دوو هاوڕێی خۆشەویستمان لەگەڵ دەبێت، هاوڕێ وریای یارەنان و هاوڕێ کاوەی دووسکامی. قسە و باسێک دەکەین لەسەر وێزگەی ئێستای خەبات و گۆڕانکاریە سیاسیەکان، پرسی داهاتووی کوردستان و شوێنێتی ڕێکخستنەوەی نێوخۆی و ئاسایشی کۆمەڵگە کە بوونەتە مژاری گەرمی نێوەندە سیاسیەکان. بۆ قوڵبوونەوە لەم بابەتانە و تاوتوێکردنی پێشهاتەکان دەچمە لای هەردوو هاوڕێی خۆشەویست، هاوڕێ وریای یارەنان و هاوڕێ کاوەی دووسکامی. زۆر سپاسان دەکەم کە لەم بەرنامەیە لەگەڵمانان هاوڕێ کاوەی دووسکامی و هاوڕێ وریای یارەنان. زۆر سپاس بۆ بەشداربوونتان لەم بەرنامەیە. منیش زۆر سپاس ئێواکەم کەم دەرفەتانە بە منداگە هەر بژین. هەروەها سڵام و ڕێزم هەست بۆ تەواو بینەران و بیسەرانی خۆشەویست کەم بەرنامەیە ما بینن. زۆر سپاس. منیش ڕێز و سڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە و هەروەها بۆ کاکاوە و بۆ ئێوەی خۆشەویست. زۆر سپاس. یەکەم جار هاوڕێکاوە دێمە لای بەڕێزت. دەمەوێت دۆخی سیاسی بزوتنەوەی کوردستان بۆمان باز بکەی کە لای ئێوە چۆن دەیبینن؟ بۆ باسکردن لە ئەوزا و ئەحواڵ سیاسی کوردستان ناکردیە ئێمە بەلەحاز تاریخی و چاوێک لە کوردستان و ڕوویدادگەلێکە ڕوویدا نەکەین. لە تێ ئەگەر نێژم سەدها ساڵ منطقەیی و فەرامنطقەیی و مورد هجوم قەرارمان گریا. شاید بپرسن دلیلی چی ئەم هجوم گەلە؟ دلیلی چیوە؟ ئێمە هەمیشە تحت فشار بووین، قەتعاً بنا بە موقعیەتێ جغرافیایی، بە مەنا بە وەزعیەتێکە لە رابطەیەک بێسڵام مەنابع تەبیعیە ئێمە هەسمان هەمیشە لە بەرچاو بووینەوە بە جۆرێک حەق مردمەکەی ئێمە خوریاگە بۆ ئەوە ئەوانتان دەسترسی پێیاکەن بەو شتوە پێیان خۆش بووە. جا هەر بۆ بوونەوە لە کوردەواریە هەمیشە جنبشگە لە مبارزاتێک لە گوزەشتە و تاییسە سوورەتی گریا. ئەمە مبارزاتە بەداخەوە هیچ وەختێک بۆ ئارەزووی ئێمە کە ئەگەر بێژم کە ئارەزووی ئازادیە، ئارەزووی ڕەهاییە، ئارەزووی زەندەگی ئارامە بەوە نەگەی. دەلایل فرێکی بووە. ئەتانە من یەک دوو دەلیل معەیەنی باسکەم. یەکێکی سەرفەنەزەر لەوە ماهیەت و وەزعیەتە تەبەقاتی ڕاهبەران ئێمە لە گوزەشتا لە جنبشگەلێک مختلفە چۆن بووگە. هەمیشە مبارزەکەمان بووە بە مبارزەیەک محدود مسلحانە، مبارزەیەک محدود ناچار بووین تەک حکوومەتەکانە لە تەک داگیرکەرەکانە ڕوبەڕوو بین. وەختێک تەوانمان نەماوێت لە ناو شارەکانە دامانە سەکیف. لەم نوع مبارزاتە هەمیشە مردم بوونە سەر تەماشاچی، منتەزر بوون بزان قارەمانەکانیان چیان بوون. و ئەمەڵەن ئەو مبارزاتە تودەییە، ئەو سازمانەی تودەیە بۆ شکڵە باید و شاید نەچوونە سەبەرەوە. و ئەحزاب و جریانە مسلحەکانیش لە نەهایەتە قودرەت و تەوانیان بەنسبەت حکوومەتە مەرکەزیەکان نەفرەنەوە تانە تا ئاخری لە نەتیجە بە جوورێک یەواش یەواش عەقبنشینی تا لە مەرزەکان چوونە سەدەر. ئەم چوونە دەرەوە لە مەرزگەری چ دیارە گشتمان دەزانین ئەگەر تاریخ خوێنینەوە چ لە گوزەشتە و چ لە حاڵە خۆی ئەوێتە نقطە زەعفی گەورە، چونکە هەر ئەوە چوویتە دەرەو ئەمەڵەن ئیتر کۆنتڕۆڵ و لە خارجەوێت. ئەمە مۆزای تریش ئەوە بووە کە هەمیشە لە گوزەشتا ئەگەر بڕینەوە بەرەو حتا دەوران شێخ سەعید پیران، دەوران شێخ مەحموود، دەوران قازی محەممەد، معمولاً جنبشەکانی مە هیچ وەختێ بە احتماد بنفس جەمعی متەکی نەبوو. هەر تەلاشەوە بوو بشکە لە شوێنێکە و لە دەرەوە یارمەتی بدرین، کۆمەکمان کرد. طبعاً ئەم کۆمەکەریشە کریاگە، بەڵام نە بە خاتر منفعەت ئێمە، نە بە خاتر منفعەت تودەگەر لە هەژار و فەقی لە کوردەواریە. قەتعاً ئەوان هینەی خۆیان بووگە، بێسڵا ئەجەندەی خۆیانیان بووگە، بەفکە مەنافع خۆیان بووگە.
جا دیگمانە هەر وەختێکیش بۆ ئارزوی خۆیانە گەین بۆ هەدەف خۆیانە گەیگەن پشت جومشەکانیان خاڵی کردە. ئەمە ئەتانە بێژم بەشی لە تەجروبەگەل منفیە لە جۆمش ئێمە، تەجروبەگەلێک وەکە بە قیمەتگەلێ سەنگین بۆمان تۆ بووە، وەلێ لە عین حاڵە تەجروبەگەل موسبەتیشمان هەست. یەکی لەوانە وەسەکە ئێستا دانش و ئاگاهی سیاسیمان بە عام چووەسە سەر تەشەکولگەل و بێساح ئەنجومەنگەلێک مەدەنی دروستەکەین، محیط زیستی دروستەکەین، بە شارەکانمان حرەکەتگەلێکەکەین کە واقعاً بەرچاو و جوانە. مصاڵی بوشکەڵانە لێ بەم کەم چەند ڕۆژە منی فرە خۆمی ئەسان تاسیردا دەویچەوە بوو کە مثلا لە شارەکان تر مردمڕن لەناو ئەشخاڵە لە شارەکان تر خارج لە کوردەواری و نان و خەزا دەرتێنێ خۆن، بەڵام لە کوردەواری ماوە نییە، لە شاری وەک شارسناوە نییە. بەشێک لە ڕووسەرانەکان غەزای ئامادە کرێ بۆ بێخانوانەکان بۆ معتادەکان بە غەزایان نییە، نەچون بۆ ناو ئەشخاڵدانی غەزا بخۆن. لە وەختێ مشخصە نەخ دیاریە. ئەمە نیشانە کە ئێمە بە لەحاز مبارزاتی و بە لەحاز ڕشد فکری اجتماعی و چوینە سەر یا یەکی لە شتەکان ئەوە کە ئێمە مردم ئێمە بە فراخاندنی کە دریا لە دەورەگەل مختلفە و بە خاتر شایەتگەری کاتە بەرەوە جواب مثبەتیان داسە و جوابێک هەمەگانی ئەمە فرە مهمە. ئیمڕۆ بینە سەر ئیمڕۆ کوردستان مەرحەلێک حەساسە دەرێنێ. ئێمە هەم لەلایەن جمهوری ئیسلامی و تحت فشارین، هەم لەلایەن ئەگەر ناوی بنین ئۆپۆزیسیۆنەکەی کە جەماعەت شاژێت کە من کەسەکەی ئۆپۆزیسیۆن نایبینم وەک بەشێک لە حکوومەت ئیسلامی یاوینم. ئەمەڵان ئەوانش لەوە دەستیان بە شتێک بێن خەریکن هەڕەشمان لێکەن، ئێژن پێمان تەڵە بن، ئێژن پێمان هەرحاڵ خود بکەین. لە نەتیجە ئێمە شەخۆمان جەمع بکەینەوە. ئیسا ئەخلافکرێکی دیاگەختافکرێت پەنج حەزب سیاسی ئەو وەختە ئێن حاڵا کۆمەڵە بەیانیەکی داگا کە بەیانیەکە من خۆم بەن سێ و چوار و پەنجەکەی وەک نەزەر خۆم تەماشایەکەم قەبلەن لەسەری کارم کردی و ئەمە جێگەی دڵخۆشیەکە حرەکەتگر و جم و جۆڵگەرێک هاتە جەریانە. بەرحاڵ گرەکم نیسە فرەتر قسەکەم خۆتان لەشتمەوە شرایەتە بین المللی و ڕابطەی ئێران و ئەمریکا منە جەریانە گرەکم نیە لەسەری بچێت. زۆر سپاس بۆ جوابدانەوە بۆ پرسیارە و ڕوونکردنەوەکانت. ئێستا پرسیارێکی تر پێم خۆشە بچمە لای هەر وەک دەزانن هاوڕێوریا کە لە کوردستاندا لایەنی زۆر چالاک بوونیان هەیە. لەم ڕۆژەوە کە خۆت لە ناوەندی دیالۆگدا چالاک بوویت، دەمەوێت بزانم هاوکاری لایەنەکان چۆن دەبیننەوە؟ هاوکاری حزبە سیاسیەکان لە کوردستانە ئێمە بێ وەکو دەستاوەردێکی گەورە تماشای بکەین. زۆر ئێمە بێ تواشای ئەوە بکەین کە ئەو کۆمەلگای کە ئێمە هەیەنتیاوە خەتەراتێک کە تهدیدیەکە، ئەگەر ئەحزابی جۆرا و جۆر بە ئەفکاری جۆرا و جۆرەوە بە بۆچوون و ئیدئۆلۆژی جیاوازە بە دنیایەک لە داهاتووە کە زۆر مختلفە بۆ خۆیان تەسویری ئەەکەن و حتا تەلاشی بۆ ئەەکەن و بۆ ئەوە دروست بوون، بەڵام ئەوە تەشخیص دەن کە ئەبێ هاوکاریکەن لە مقابل هێزێکی سەرکوتگەر وەکو جمهوری ئیسلامیەوە. ئەوە نیشانەی تەمەدون ئەو کۆمەلگایە کە ئەحزابی جۆرا و جۆر بە شێوەهای مختلف تەلاشەکەن هەر لە هاوکاری لەگەڵ یەکترا هەم لە یەک ئاگادار بن، هەم لەو شوێنانەی کە ئەتوانن بە یەکەو لەسەر ئەو خاڵانەی کە ئەتوانێ مشتەرەک بێت بە یەکەوە هاوکار بن، و هەم لە عین حاڵە ئەو شتانەیە کە جیاوازن شەفاف بن و تەوزیح بدەن. ئەوە بە نەزەر من دەستاوەردێکە، هێنێ لە ئەوروپا و لە سکاندیناوی ئەوانە شاید
ئەو دەستاوەردە شتێکی عادی بێت وەختێک ئەحزابی مختلف لە شوێنهای مختلفە دانیشتنی ئەتلافەکەن تەبادڵ نەزەرەکەن پرۆژەهای مشترکیان هەیە حتا بڕێجاچتایەکی زۆر متەفاوتیان هەیە لە مقابلیەکەەوە ئەوێسن جەدەڵەکەن ئەوە بۆ کۆمەلگای ئێران هیچ کات ئەو مەدانە نەبووە یعنی لە کوردستان بە زەحمەت خۆی بە خوێنێکە داویە بە تەجربەی کە کەسبی کردووە بۆ شتانێکە کاوای شارەی پێی کرد یعنی تەجاربێکی چەند دەهەی ئێمە بۆ بە باعیسەوەی کە ئەحزابێکە لێنە مەوجودن سەرڕای تەفاوەتەکانیان بەوە بگەین کە هاوکاریکەن بەیەکەوە خۆم لە ناوەندی هاوکاری بەڕاستی وەکو نوێنەر لەوێ نەبووم بەڵام لە سەد ئەوروپا لە بەتایبەت لە ئاڵمان و ئەوانە دیارە بووم و هاوکاریم کردووە و خۆی ئەوانە نیشانەدات کە ئێمە سەرڕای یعنی تەشخیصە دەین لە موقعیتێکەوە ئایسە خەڵکی کوردستان شەدیدەن احتیاجیان بەوە هەیە یەک دەست لە مقابل جمهوری ئیسلامیەوە بوێستنەوە ئەحزاب ئەو ئەحزابێکە بتوانن بەو ڕەوەندە کۆمەک بکەن نەک ڕەوەندێکی مەسەن کەزایی و ئەوانە چون ئێمە لەو بابەتی چۆ بۆ خۆمان وەکو حیزبی خۆمان زۆر بوومان مهمە لەسەر چی ئەتلافەکەین لەسەر چی هاوکاریەکەین وەلی خودی هاوکاریەکە نیشانەی تەمەدون و ڕشتی ئەو جنبشەیە کە ئێمە لە کوردستانە بۆ خۆمان تەسەووریەکەین و تەلاشمان بکردووە. بەڵێ هاوڕێوریا زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانی بەڕێزیش لای جۆنابەت هاوڕێ کاوەی خۆشەویست تۆ پێ وایە خەڵک پێویستە لە خوارەوە دامەزراوە مەدەنیەکانی خۆیان بنیاد بنێن واتە دامەزراوەگەلێکی کە ببنە بەردی بناخی حکوومەتی داهاتویان بۆ نمونە کە بڵێن لە کلاب هاوس کۆبوونەوەیەکتان بوو سەبارەت بە پێگەێنانی شۆراکان بۆچی ڕۆڵی شۆرا بەڕای ئێوە گرنگەوە دەبێت چۆن پێک بهێنرێن و ڕۆڵیان لەم خەباتی ئێستادا چی دەبێت؟ بەڵێ نکتێک سادەیە وەڵبێژم شۆرە یانێ جەمعی خەریکە تەسیمەکرد یەک نەفەر تەسیم ناکرێ بۆ جامعە ومەرفعەتە جامعی ها لەبەرچاویەوە ومەفر مهمترە تاوە فەرد تەسیم بگرێ هەرەو شێوەیسە مەسەڵەن کوڕەکێشایەژێ یا جمهوری ئیسلامیەژێ جا بۆ ئەوە بچینە سەر خۆت مۆزۆع شۆرا من حەزەکەم لە ڕابطەتێک مەسئلەی کاکەیسە ئەم چەند ساڵە لە ئێرانەوە بتایبەت لە کوردەواریشە حتا ئەمە مۆزۆعێک جدی بووە مەسئلەی ئیعتمادە حکوومەت تەلاشی کردە بە شکلگە لە مختلف ئینسانەکان لە ناو جامعە بە یەکترین ئیعتماد نەکەن بە جۆرێک لە یەکترین بترسن ئەم ترسیانە لە یەکترینە زەرەر و زیانی فرێکی هەست ئیتە تۆ ناتانی نیروەکان و جەماوکەیتەوە ئەترسی هەست هاوساکەت داخۆی لە مۆردنە چۆن فکرەکاتەوە داخۆی چێت گزارش من بات داخۆی مشکڵاتێکم بۆ من و مناڵەکانم دروست ناکات ئەمە ئەبێتە باعثەوە حرەکەتە ئیجتیماعیەکانمان زەعیفە وکات زربەمان لێبات جا بۆ بوونەوە یەکێک لە ئەسڵی ترین کارگەری ئیمڕۆ ئەوە سکەیمە ئەوە ئیعتمادە دووبارە لە ناو جامعە بەوجوو بێرینەوە بتوانین خەڵک بە نیروی خۆی بە تەوان خۆی باوەڕ بکات بێژی من تەوانم هەست ئەو تەقویەت فەزای ئیعتمادە بە نەفسە جەمعیە یەکی لە ئەسڵی ترین کارگەلێکە حتا بۆ ئەوە شوراکانمان تەشکیل بین چون وەختی ئەوە بێت ئەتوانی تۆ تەنگێکا قسە بکەی ئەتوانی جەماو بیتەوە ئەوە تەنەوێ ناتانی ئەترسی لەم ڕابتە فکرەکەمەوە شێمە سەف دۆستگەل و غێر دۆستگە لە خۆمان لە یەکترین تەشخیص بین ئەتانەی مەساڵگە لێ بین بۆ دۆستەکانمان دیارن تواو هەژار و فەقیرێکە تحتە سستەمن و تەلاشیانەوەسە زندگیان پلەیەک خاستر بێ لەوە وایسە هەست ئەوە دۆست ئێمەن دوژمنەکانیش یا غێرە دۆستەکانیش دوژمن شاید کەلمێک سەنگین بێت غێرە دۆستەکان ئێمەش ئەوانەوە لەناو ئێمە خەبەرچینیەکەن جاسووسیەکەن مەسەڵەن بۆ نمونە یا غێرە دۆستەکان مەسەڵەن ئەو دوکاندارەسەوە لە شەرایەت سوێ ساداکات و جنس گدان بە هەژار و فەقیر ئەفرۆشێ غێر دۆستەکانمان ئێمە ئەو دکتۆرەسەوە خەریکە تجارەتەکات بەجێگەی ئەوە مردم نەخۆشین مردم علاجکە بەتایبەت هەژار و فەقیرێکە دووچار مشکڵاتی عەزیم و ماڵی بووگن
لەو دووە مهندسێک معمارێک وا خەریکە ماڵەکاتەوە و ئەهەمیەت نا بە کەیفیەت ئەم ماڵە فکر ناکاتەوە ماڵە قەرارە ئینسان تیا زندگی کات فقط بەخاتە مەنافع خۆی تەلاشی وەسە بە جۆرێک حتا تەقەلب کات کەیفیەت ماڵەکە بێرێتە خوارەوە پوڵ فرەتر لە ساحەوەکەی بسێنێ ئەمانە دۆسێمەنین ئەمانە مشکڵمان بۆ دروستەکەن. قاچاقچیگەل و فروشەندەگەل مواد مخدر دۆسێمەنیەن چون بەشێک لە جامعە بەشی لە نیروی جوان ئێمە خونساکەنەوە. ئیمڕۆ لە ئێرانە قسەی میلیۆنها نەفەر معتا دەکرێت قسەی میلیۆنها نەفەر کە خونسا بوونەسەوە شۆخی نییە و لە کوردەواری خۆشمانە متاسفانە ئەم مشکڵ هەر هەست یەکێ لە وەزایف ئێمە وەزایف توا ئەو ئینسان گەلەوە فعالن و مبارزن و مبارزاکەن ئەوەسەکە ئەم مەسەلە بە مەسەلەی خۆی بزانێ ئەم مشکڵات اجتماعیە دانەدانە بە هین خۆی بزانێ. لە ئەین حاڵە خۆ ئایا ئەمە فقط کافیە ئێمەمانە بناسین بە بڕوای منە یەکی لە شتە ئەسڵیەکانەوەسە ئێمە بتوانین جۆرێک بنا بە مناسبەتگە لە خۆی لە سەدحێکا کە فەرزمان ئەوە بێ بنیامەکان ئەگەڕێنینەوە بۆ لای خۆمان ئێمە دەستنانین ئەو کەسکە لەوە دۆستین تەکمانە بڕن فرەتر بەلای دوژمنە تەلاشمانەوەسە فرەتر بیان تێنەوە بەلای خۆمانە تێکیانە بەرخۆر دەکەین قسەیان تەکاکەین جەلەسەیان تەکاگرین ئیسە بە فەردیە بە جەمعیە بە هەر شتێک وا هەست تەک دکتۆرەکە قساکەین ئاغی دکتۆر تۆ قەسەمە خواردی و ئینسانەکان خۆشەو بکەیتەوە نە پۆڵی فرەتریان نەبسێنی جناب دوکاندار تۆ هەر ئەو نە حەداقل خیر بنەبان جنسەکەتەوە کە بۆ مردن قابل تەمین بێت هەزینە عەجیب و غەریب نەکاتە ڕیشیانەوە. ئەمە ئەوێتە بەعایسەوە لەم ڕێگالە و بنیاموە لە فعال بنیاموە لە مەبارز یەکتین بناس یەکتین بدۆزنەوە وەختی یەکتین دۆزنیەوە یانی هەرچەند دیسە خۆیان تەجروبات یان مطمئن نیسە شارەکان پرسانە چ لە سنە چ لە مەریوانە چ لە باقی شارەکانترە بێساد ئەنجومەنگەل و تەشەکولگەلی فرێ مەدەنی و محیط زیستی و ئیجتیماعی وجودیانە سوکارەکەن و شقڵیان گرێت ئێمە وتم دانێکی هەرەو مەسەلەی غەزا بوو ئەنوا ئەقسامی وەختانێ وین هەتا فرەیەکیان تەڵەفاتیان دەبوت شەریف باجۆر و باقی ڕەفیقەکانی بەڵام ئەمارەشی تەقویت ئێمەش تەلاشکەی نەشێوە تەقویتکەین لە دەرەوە من منزورم ئەوە نیە ئێمە ڕاحە بیکەین بە هیچ وەجێ ئێمە فقط وەزیفەمانە تەجروبیات خۆمان اختیارکەین بۆ شتەڵەما ئەتەقدم ئەتوانن ئەوان نوتین بلۆزنەوە ئەوان ئەنجومەنەکان و شۆراکانیان تەقویت بکەن و ئەوە ئەوێتە بەعکسەوە لە قەدەم بەر بەعدیا بێسا هەنگاوەرێتر هەوڵی گەورەتر. بەڵێ زۆر سپاس. هەوڕێوریە ئاسایشی جەماوەر لە دوای ڕوخانی کۆماری ئیسلامی یەکێکە لە پرسە هەرە گرنگەکانی کۆمەلگا کە بێ لە بەرچاوبیرێ. ئایا ئەو حزبانەی کە لە کوردستاندا کار دەکەن بەو حکومە ئێوە پەیوەندیتان هەبووە لەگەڵ بەشێ لە حیزبەکان لە ناوەندی دیالۆگا بەڕای ئێوە ئامادەن ئەو ئاسایشە دابینکەن بەشێک لەم حیزبانە کە لە ئەوزاعی سیاسیە دیارن و هاوپەیمانیان هەیە چ ئاستەنگێک یان کێشەیەک لەم ڕۆ هەیە ئەگەر ڕوونکردنەوەیەک لەو باسەوە بدەیت؟ پێشەکی حەز دەکەم دوسێ جمڵە گەر ئیجازەم بێ لەسەر ئەو مەسەلەی کە کاکاوە مەتەحیکە مەسەلەی شەورا وەسیلەیەکە سادەترین وەسیلەیەکە کە ئەتوانی لە هەموو شرایەتێکە ئیسفادەی لێکەی یعنی جەمەوبوون و تاعینکردن نوێنەر بۆ مناسبەتێک وا جەمەوە بوویتەوە و ئەوە بۆ ئێستا ئێمڕۆ وەکو وەسیلەیەکە کە ڕوو بە دوشمنە توانی متاوەبات و یعنی وەکو کاوەوتی خۆتی پێ نیروەکان خۆتی پێ جەمەوەکەیت لە مقابل دوشمنەوە بێسی یەکدەست و داهاتووی هەر ئەم تەشەکوڵە پایهای ئەسڵی حکوومەتە یعنی شەورا ئەتوانێت دوایی ئەگەر جمهوری ئیسلامی نەما خۆی قانون گوزار بێ و خۆی موجی هەرەوە قانونەی بێ کە بۆی داناوە ئەگەر لەم ڕەوانگا و تواشای بکەی دە باشە بۆ پرسیارەی کە ئێستا کردت مەسەلەی ئەمنیەت ئایا خەڵکی کوردستان ئەو شانسەیان هەیە ئایا ئەو ئەمنیەتیان هەیە ئایا ئەو ئیجازەیانە هەیە خۆیان
لە سەرنوێشت خۆیانە دەخاڵت بکەن خۆیان دیاری بکەن دە ئێمە ئەحزابە موسەلەحەت چین و ئەم ئەحزابەیە کە ئیسە نیروی موسەلەحیان هەیە ئایا ئەمانە واقعەن بۆ ئەوە دروست بوون کە خەڵک و ئەمنیەت خەڵک دیاری بکەن ئەمە پرسیارێکە هەر حەزبێک بە نەزەر نەبێ جوابی بداتەوە ئێمە خۆمان دانەی لەو حیزبانین و ئەزانین ئەگەر گەرەکت بێت ئەمنیەتی خەڵک بپارێزیت ئەبێ لە بەرا ئەو تەعهودە بدەیت بێژی خەڵک خۆی ئەو یعنی خۆی توانێت ئەمنیەت خۆی بپارێزی لە بهترین حاڵەت یا خودی خەڵک ئەتوانن ئەمنیەت خۆیان بپارێزن من بۆ ئەوە چه خدمەتێک ئەتوانم بکەم ئەگەر نیرویەکی مسلحم هەیە و ئەگەر لە بەیانی جمهوری ئیسلامیە دوایەوە کە جمهوری ئیسلامی نەما لە شار سنە شۆرایەک دروست بوو حازرم نیروەکەم بنمە خەمەت ئەو شۆرا بێژم شۆرای شار سنە فەرموو ئەوە من نیرو ئەنێرمە اختیار تۆ چۆن حەزەکەی خۆت بپارێزیت خۆت بپارێزە ئەگەر وانەکەم ئێمە دوو حاڵەتمان هەیە ئەم ئەحزابەیە کە نیروی مسلحە من لە ئەوڵ پرسیاری ئەوەڵیشتا کە لە منت کرد خصوصیات وە بەتایبەت دەستاوەردگەلێکە ئێمە هەمانە لە ارتباطە وجودی ئەحزابی سیاسیە عەرزتانم کرد وەلێ ئەو دەرساوەرگەلە ئەگەر ئێمە هۆشمان نەبێ دەبێت بە خەتەرێک بۆمان ئێوە تەسەوەرکەن هەر حەزبێک و نیروی نظامی خۆی بەڕێ منتەقەیەکی پێداگیرکات چۆن چواکرێت لە کۆمەلگایەکی متەمەدنی ئابۆ شێوەیە کە دەها ساڵە خوێنی بوو دەریاگە دە باشە ئەم ئەگەر وابێت ئەم مەسەلەی ئەمنیەت خودی حیزبەکانی مە چۆنە پارێزی یعنی ئەو حیزبەیە کە گەرەکی فعالیە سیاسیکە و حیزبەوە گەرەکی گەشە بکە و لە ناو خەڵکات تەوەجۆ قرار بگریت و بتوانانی ئازادانە قسەی خۆیکە و مردم ئیمکانی بیناسی و انتخابیکە دێ ئەگەر وابێت خودی ئەو حیزبی چه ئەمنیەتی ئەوێت بنابراین ئەمە مەسلەی گەورەیەکە بەڕاستی و ئەسڵ مەسلەی جیاوازی ئێمەیچە لە بۆچوونەکانمانە نسبت بە باقی جەریانەکانی تر هەیانی شاید ئەمە خۆی دانەی لەو دەلیلگەلە بوو کە ئێمە نەمانتوانی بڕینە ناو ئەو پلتفۆرمەی مەسەن ناوەندی دیالۆگکە مەترەکریا بنابراین لێرە ئەمنیەت ئەسڵ یعنی یەکی لە ئەسڵەکان داهاتووی ژیان ئێمەیە بووە ئەمە شتێکە بە نەزەر منە بێ حیزبەکان زۆر بە ئاگاهیەوە زۆر مەسئولانە لەگەڵ یەک دیالۆگ بکەن ئیمکان بن بە یەک مردم بیان ناسێ سیاسەتەکانیان ڕۆشن و شەفاف بێت و بەو شێوە ئێمە ئەوڵی قەدەمەکان نتوانین بەرەوە بگرین کە داهاتوویەکی ئەمنترمان بێت و ئەمە بە نەزەر من کلێڵێکە بۆ باقی مەسایلەکان تر تۆ ئەگەر ئەمنیەتت نەوێ حتا ڕفاهیشت بێ بەکارت ناخوا یعنی پارەی دنیا بەدەستەوە بێ بەڵام ئەمنیەتت نەبێ هیچ بەکارت ناخوا تۆ ئەمنیەتت دەبێ هیچ کوفاییکت نییە هیچ سعدادێکت ناخیتە گاڕ هیچ کارێک بدەوە بەردەوام دار ناتوانانی بەنامەڕێزی بکەیت بەنابەرین ئەحزابی سیاسی لەم بابەتەوە بە نەزەر من ئەبێ زۆر کار بکەن و زۆر زەحمت بکێشن و زۆر مەسئولانە ئێمە بۆ خۆمان وەکو کۆمەڵە نەزەرمان ئەوەیە نیروی نظامی ئەبێ لە خزمەت مردما بێت و نیروها نەهاتهای مردمە و بە تایبەت شۆراگەرێکەوە دروستە بێت. بەڵێ سپاس هاوڕێکاوە هاوڕێ وریا باسی لە مەسەلەی ئەمنیەت کرد بەگشتی و ڕوونکردنەوە و قسە و باسێکی بۆ کردین لە مەسەلەی ئەمنیەت کە قساکەین هێزی سەربازی و چەکداری دێتە پێشەوە کاگوریا باسی لێ کرد ئەمەوێ پرسیاری من لە بەڕێستان ئەوە بێت پێ دوایە هێزی سەربازی یان ئەمنی کۆمەلگا چۆن ئەبێ ڕێبخرێن و کێلێ بە پرسیار بێت ئەگەر ئێوە ڕوونکردنەوەیەک بدەن لەو بارەوە. بەڵێ من لە تایید قسەکان وریا کە مۆزۆ ئەمنیەت بە مۆزۆعێک جددیە زانێ دقیقا نێشە لەسەرەوە تاکی دەکەم دقیقا ئەگەر ئەمنیەت بێت مردم ئەتانێت بە زندگیەکەی فکرە و کاتەوە بە مناڵەکەی فکرە و کاتەوە بە هەرچێ شتیە بەڵام وەختی ئەمنیەتی نەوەی تر مۆزۆ شتێترە زندگی شیریاگە بە یەکە ئەمەڵەن ئەمەیتر فقط مەبوود بە مەسەڵەن چین کرێکار و هەژار و فەقیر نییە ئەمە ئەمنیەت عمومی جاماکەس تو قشر و تەوەژەمگەل ئیجتماعی
بە نۆعێک دەرگیرەوەن، شەڕە، کوشتارە، حمڵەت پێکەن، دەرگیرەوەن، تۆ لە ئێحساس ئارامش ناکەی لە هیچ شوێنێکە، خواخواتە نەکوژی، خواخواتە زەخمینەوەی، لە نتیجە توان مەسائل لێتر زندگیەکە بێتە حاشیەوە، حتا ممکنە گوم بێ. با تەوەجۆ بە یەک مۆزۆ کە باسیچمان کرد لەوەڵۆ ئەو شکڵ لە فعالیت مسلحانە کە تایسە لە کوردستانە باو بووە لە 100 ساڵ ئەخیرە یا بەرلەوە حتا ئیتیسە جواناتەوە تۆ بووگەیتر. لە نەتیجە ئێمەشی تر هەر ئیمڕۆ بە بڕوای من بە هاوفکری یەکترین، بە تەجروبەگرتن لە جمشکل اجتماعی دنیا بۆ بگەین کاشێمە تاکتیکەمان بگۆڕین، تاکتیک خەڵکەکەمانەشێ بگۆڕین. یعنی خەڵک خۆی پێشقەدەم بێ بۆ بێژێ با بگیانی تروە ناکرێت، کاری تر بکەین، قەرار نییە مەفهەر تەڵەفات بێ. لە نەتیجە گەرەکمەوە بێژم کە ئایسر لەم شرایطە وجود ئەسڵحات بەدەست هەر حیزب و جەریانی سیاسیە و خۆی ئەوێتە نائەمنی. تۆ ناتانی تەزمینکەی کە ئەم گرووە سیاسیە لە گشتیان سادقانە خەریکن مبارزەکەن و تەلاشیانەوەسە مەسەڵەن مردم حەق و حقوق مردم بەدەست بێرن، وانە ئەتانێ گروگە لێتر بێ کە ئێمە هەر ناناسین، گروگە لێ بێ کە جمهوری ئیسلامی دروستیانی کردی، ئەتانێ گروگە لێ بێ کە مەسەڵەن دەوڵەتگەل دەوروبەر کێشوەرگەل دەوروبەر تەغزیانی کردی و ئامادەیانی کردی. ئەگەر ئەمانە بێن خۆ حتا حزبێک سیاسی و بە قەڵ کاوراژێ دڵسۆز هەژار و فەقیرە دڵسۆز مردمە مەجبورە بێ لە خۆی دفاعکە ئەگەر ئەسلحە بەدەستیەوە بێ. دەی باش یانێ چی؟ یانێ ماڵوێرانی هەرو تەجروبەوە لە سووریا کریاگە، هەرو تەجروبەوە لە لیبیا بوو، لە عێراقا بوو، لە ئەفغانستانە بوو، هەتا لە کوردستانەکەی خۆمانە کوردستان بێساب باشوورا بوو. ئەمەڵەندیمان چەندێ ماڵوێرانی بە شۆنیە بوو، چەندێ مشکڵی دروست کرد. پس من عەقیدەم ئەوەسە ئێمەشی ئەمە بکەین بە شعاری گەورە، بە شعاری ئەسڵی، بە شعاری ئامە فەهم و تودەی کە ئەسلحە بەدەست هیچ گروهێکەوە نەبێ، نەخاس و نەخراو. ئەسلحە نایە بەدەست گرووەکانەوە بێ، چون هەر گروهێک تەلاشەکە بە قودرەت ئەسلحەکەی خۆی نەزەرات خۆی تەحمیلکە بەسەر گرووەکان ڕقیبە یا بەسەر جامعە، بەسەر مردمە. دەی باشە ئەمەڵەن ئێمە ئەکەفینەوە دا هەرو مشکڵات و مەسائبەوە ساڵهای ساڵەتێکیا دەرگیری. ممکنم سوالە بێتە بەرەو دەی باشە ئەکریە حزبێک بێژە بۆ دانەکەترە سەحلاوە؟ نا، ناکریە، ناتانێ. وەسە شتێت تۆ لە بێساڵ زاویە یا لە چوارچێوەی مەزهەبێکەوە مەسان بێژی من مەسیحیم خۆم معتەقدم مەسەن بودیسم مەزهەب خراپێکە، نایە مەسەب باشێ بێەوە. ئەوی چەتانە بێژێنە منێژ فکرەکەمە تۆ وەک مەسیحی خەریکی ڕێگەیان حرافەچی. بەس حزبەکان هیچ کامێکیان قاعدەتەن قەتعان ناتوانن بێسا کاری بکەن باقی حزبەکان ترە ئەسلحە بەدەستەوە نەگرن. ئەمە لەلایەکە و لەلایەکەوە ئێمە با نمونە لە کێشوەرە مۆدەرنەکان بینەوە، لە کێشوەرە سەنعەتیەکان بینەوە. ئادەم کێشوەرە من تیا زندگیەکەم چەندین حزب است، گشتیان بەیەکەوە بەحسیان است، اختلاف نظریان است، جەدەڵیان است بەیەکەوە، هیچ کامێکیان ئەسلحەیان بەدەستەوە نییە. احترامیش بۆ یەکترین قائلن. حزب سیاسی وەزیفەی ڕۆشنگەریە، ئاگاهگەریە، وەزیفەی سازماندەهیکردنە، وەزیفەی ئەوەسە مردم لە تەخۆیە هاوفکرکات، وەزیفەی ئەو نییە چەک بەدەستیەوە بێت و بێتە پۆلیس. دەیەم سوالەتێتە بەرەو دەی باشە کێ ئەمنیەتە مردمە پارێزێ؟ بە بڕوای من ئەمنیەت مردم ئەشێ هێزێک بیپارێزێ کە مافۆقە گشت حزبەکانە، گشت گرووەکانە و تەنها قدرەتە مردمە، قدرەتە بێسڵاح ئامەی جامعەز ئەتوانێ حزبەکان هەل ئەوەڵە وادار کە ئەسڵحەکانیان دابدن، واداریان کە مستەلاح نەبن، نە لە تەرێق هیچ حزبێ مشەخەسەوە. چون وقتی ئەکسەریەت جامعە تەسمیمی گرت بێژێ ئەسڵە بۆ مردم گەرەکم نیەتم کە بێ دەخەتێت تۆ نایە ئەسلحە بەدەستەوە بێ فرە ڕاحەتە چێتە بەرەبەر بڕوای من تا ئینکە مەسەڵەن لە شوێنێ مەحدودە. جا هەر ڕێگەکەوەی پێمانەکەریە مێدیا و ئیمکانات فەردی کە هەستمان ڕەوابەتێک هەستمان ئەم شعارەش بکەین بە شعارە عمومی لە جامعە ئامەگیر بێت.
چونکە ئەمە مەسلەی عمومیە، مەسلەی بەشێک لە جامعە نییە. هیچ کەسی حەز ناکات شەڕبێ لە شارەکەیە لە دیەکەیە، هیچ کە حەز ناکات بەش بکەیت دووبارە، هیچ کە حەز ناکات ڕۆکنشەکانی تیکە لە نتیجە ئەمە ئەیگرێت ئین ڕۆیش جێگەیە. ئەگەر ئێمە نەجوڵینەوە بە وەخت حرەکەت دەکەین، ئێمە وەک مەرد، ئێمە وەک جامعە حرەکەت دەکەین دوای دێرە وەختێ ئەوێنەی مەجموعەیەک نیروگەرە مسلحات شارەکەیان گە بەدەستە توی هیچ کارێک ناکرێ قسە بکەی ئەو کوژە. بەو دلیلە وازانویسە دێرە حتا مشای زووترم کارمانە بکردای مەشای زووتر مردمە هاوفکری و هاودەنگیمان بکردای پۆلیسی شەقای ناکە ئێژێ قەڵقی مێژنماسی وەختی بیگری تاز بس. هاوڕێکەوە زۆر سپاس. کاک وەریا بە پرسیاری کۆتایی خۆم ئەمەوێ بێمە لای بەڕێزت کاکاوە باسی لە ئەمنیەت کرد و پرسیارێکی گرنگی وروژان کە ئەوەیە ئەمنیەتی جەماوەر چه هێزێک یا چ لایەنێک ئەبێ بیپارێزێت کە پرسیارێکی مهمە. من لێرە ئەمەوێت لە بەڕێزتەوە پرسم ئەرکی کۆمونیست و سۆسیالیستەکان چییە لەم حاڵەتە و ئەبێ لە حاڵەتی کە پڕ لە کێشمەکێش بینێ و دەسەڵاتی ژمهوری ئیسلامی ئێران لە حاڵەتێکی ناهەموارایە لەم کاتە گرنگ و ساتە وەختە کە دەستی دەرەکی و ناوخۆیش بە جۆرێ ڕێگەل لە هێزە ئازادی خواز و بە تایبەت سۆسیالیستەکان و کۆمونیستەکان ڕێگریەکەن بە جۆرە جۆرەکان لەم ساتە گرنگە ئەرکی بەگشتی بە وانای بنێم چەپەکان ئەبێ چی بێ کە بێگومان هەردوو بەڕێستان بە جۆرێ من لە قسەکانتانە ئەرکەکانی هێزە چەپەکانم بەدی کرد. بەڵام ئەگەر قسەکانت بۆ من کۆ بکەیتەوە لەم باسەیە ئەبێ ئەرکی هێزە ئازادی خوازەکان چی بێت و ئەگەر هاوڕێکاوەش پێی خۆش بوو ئەکرێ لە دوای بەڕێزت جواب بۆ پرسیارە بداتەوە. بزانانی چی ئێمە سوسیالیزم بەڕاستی شعار نییە یانێ شتێک نییە ئێمە ژیانێکی باشتر دێت تۆ ژیانی باشتر هەموو کەس تەلاشەکە بۆ ژیانی باشتری بێت. ئێمە قسەکەمانەوەیە بە کۆمەڵ بەیەکەوە تەلاشی بۆ بکەین. زۆربەی ئینسانەکانی ناو کۆمەڵگا بێبەشن لە ژیانێکی باشتر. زۆربەیان هەر کەسێک بە تەنیایی بخۆی تەلاشەکە ئێمە ژین تەشەکۆڵمان بێت، شۆرامان بێت، وەسیلەمان بێت، حیزبمان بێت، تەلاشکەین بۆ ژیانێکی باشتر بۆ هەمومان. ئەگەر وا بێت پس کەس قاعدەتەن نابێ مخالفی بێ. یعنی ئەحزابی تریج هەرچەند بۆ چوون و ئیدۆلۆژی جیاوازیان ببێت ولی خۆ نابێ مخالف ڕفاه بن، نابێ مخالف ئەمنیەت بن، نابێ مخالف سعادەت بن، نابێ مخالف شکوفایی ئیسعداد بن. دە باشە ئەگەر وا بێت یا ئێمە هێشتا باش ڕێگەکەیمان پەیانە کردووە یا چۆنیە کە ئەمە هێشتا وەکو معەمایەک ماوە. ئێمە وەکو حیزبی خۆمان قسەکانمان زۆر ڕۆشنە. ئێمە بەرنامەمان هەیە بۆ حکوومەتی خەڵکی لە کوردستانە، یعنی حکوومەت حکوومەت بەدەستی خەڵک و زۆر ڕۆشن و ئاشکرا ئەژین شۆراکان ئەبێ حاکم بن. شۆرا لە هەر کوێک وە هەیە ئەبێ حاکم بێ و ئێمە وەکو حیزب تابع ئەو شۆراگە لە ئەبین و لێنە دروستە بن. ئەمە قسەی ئێمەیە. ئەگەر ئەم پرسیارە لە ئەحزابی تر بکەیت ئەوانیش قسەکە نێژن کۆمەلگا بێ ئازاد بێت، خەڵکی کوردستانە بێ ئازاد بێت. دە ئێمەش پرسیارەکەمان ئەوەیە تۆ بۆ تەلاشی خەڵکی کوردستان بۆ ئازادی خەڵکی کوردستان تەلاشەکەی نەقشی خودی خەڵکەکە لە حکوومەت داهاتوی توات کشیە. نەقشی خەڵک لە حکوومەتێکە وا من تەسەوریەکەم ئەوەیە کە خۆی مستەقیمەن دەخاڵەتگەرە لە هێنەکەی تووا چییە وەرە با بە یەکەوە قسە بکەین. ئەمە دیالۆگێکە ئێمە هەمانە هەر بۆیە بۆمان مهم بۆ دیالۆگە ئیدامەی بێت. ئەسڵ اتفاقەن ئەو ناوەندی دیالۆگە بمایێتەوە وەکو دیالۆگ زۆر موفقترە بوو تاوەیە کە بچیت ناو پرۆژێکی مەسەن بەرنامەئی. ئەسڵ پێویست ناکە ئەحزابی جۆر بەجۆر بە یەک بەرنامە کۆمەلگا بە دەوڵەمەنی کۆمەلگایك بە ئەحزابی جۆرا جۆرە و دەوڵەمەندترە.
بۆ بوونەوە من ئەوە گەرەک جەمبەرنی قسەکانم ئاوا عەرزکەم کە ئێمە وەکو هێزێکی سوسیالیستی لە کوردستانە ئەمانەوەی ئەکسەریەتی مطلقی خەڵک لە دەخاڵەت لە سەرنوێشتی هەمەجانبەی خۆیانە دەخاڵەتی مستەقیمیان بێت و بۆ ئەوەی چه ئۆرگانهای مشخص هەمان ئەم بتوانین دەستکاری بکەین نەتوانین ئەملای پێ بکەین ئەولای پێکەین بەڵام جاهاتەکەمان دیارە ئەوە و بۆ ئەوە حازین هەر گونە کارێ بکەین هەر گونە حتا سازشیش بکەین ئێمە هینمە ئەومان نییە چونکو ئێمە ئیدۆلۆژیمان وایە لەگەڵ فڵان کەسە تە نابێ شانمان بخوا بەشان یەک بەغێرە جەریانگەرێکی فاشیست ڕاسیست عەزەمەتەڵەبی ئێرانی وەکو لەوەڵ کاوە ئیشارەی پێکرد جەریانکەرێکی جەنایەتکار وەکو دۆران شا وەکو دۆران جمهوری ئیسلامی باخەکەی تری هەر کەسێک گەرەکی بێت ئێمە هیچ مشکڵێکمان نێتەکیا من ئەزانم ئەوانیش بەڵام لەگەڵ ئێمە مشکلیان هەیە بەڵام ئێمە ئەوە ناکەین بە مشکل مەسەلەکە بۆ ئێمە ئەوەیەکە بۆ ژیانێکی باشتر هەموو کارێکەکەین و بۆ ژیانی باشتریش و بدەت بەتایبەت بۆ تەئەمینی ژیانی باشتر حکوومەتێکی خودی کە خودی خەڵک هەموویان تیا بەشدار بن ئێمە پێشنهادەکەین کە حکوومەتی شۆرایی زۆر سپاس کاوریا هەوڕێکەوە ئەگەر پێت خۆش بێت ئێوەش وەک جەمبەندیەک لەم قسە باسانەوە ئەتوانی بفەرمیت ڕاستیەکەی هەر جۆرێ تەماشایەکەم لە سوورەتە ڕخواندنە جمهوری ئیسلامیە ئێمە تەنیا نایڵم ئێمە نایڵن ئارامشمان بێت قەتعەن هەمڵەمان پێکەن ئیسە لە کوێنە و مهم نییە چونکە وتم مەنتەقەی کوردستان مەنتەقەی ئاوانە مشکڵ ئاو ئایسێکی لە مشکڵات گەورەی خاورمیانەست کە کوردستان هەسی یعنی ئاوەکەی هەست مەنابع تەبیعی هەست و سابقەی مبارزاتی هەست و پێیان خۆش نییە لە نەتیجەی من ناتوانین ئیسە بێسا بین خەیاڵی بێژین وڵای ئێمە تایم بۆ خۆمان دانیشن و شوراکانمان دروستکەین و ئارامشمان بێت وەمانە تقریبا ئەمەتانم بێژم فقط خەیاڵێک بێمانەست ئێمەشە خۆمان ئامادەکەین ئەشی ئامادە بین بۆ ڕوودەڕووی لە تەک دوژمنگە لە جۆرا و جۆرە بە شۆن جمهوری ئیسلامیە جا مۆزوعی کەسەوەی چێوەسە هەر حەزبێکی سە بۆ خۆی ئەساحی هەز نیروگەلی مسلحی هەست و ئەمانە گەرەک من مەساڵی سادە بێنمەوە ئەگەر تو کاخی گەورەت بێت ئەم کاخەشی پارێزیە کونای گوچکەڵانە لە کوناکان لە ماڵەکان ناو کاخەکە هەر حەزبێکی سچوو کونای گوچکەڵە پارێزێ لە ناو کوناخۆی قایم کردگا گەرەکی نەبێتە دەرەوە دەی باشە تۆگە لێنانەیتە دەرەوە هەر کامی لە گۆشێکە خۆتان شاردگەسەوە دانەدانە لێنە تێت ئەتان تێنە دەرەوە ئەو خەیاڵ و تەختبی بەس بێرە با کاخەکە پارێزین بۆ کاخەکەیش بۆ بیپارێزین ئەشێ ئێمە بۆ قەناعەتە بگەین بێژینی تر دنیای قەرن بیستمە ئێمە حزبی سیاسین کار سیاسیەکەین ئەسلاحەکانمان ئەگەینە تەحویڵ نیرویک ئازموودە نظامی دەورە دیدە با تەجروبە و ئەوان لە تواو کوردەواری هەم لە شکڵە ئینتزامیەکەیە هەم لە شکڵە نظامیەکەیە دفاع بکەن و ئەمە قویترە وەگەنە بەعکسەکەی بێتەوە ئێمە ئەین لە یەکتین لە ناوە لە مقابل دوژمنیشە بێنەهایە زعیفترەوینەوە لە مقابل دوژمنە و ئاسیب پەزیرەوینەوە و سەدارێک لە ناوە کلمەڵ بێ هەر بایگبالێک کەفێت ئەمە سە زەرورێتەوە مەترحەکە ئەمە سە زەرورێت ئەوەکە ئەسلحەنەوێ بەدەست جەریانگەل سیاسیە و چەند بەرابەر بێستا زەرورێت بەیاکە هەر بۆ دەری لە من عەقیدە مەسبەوە تازە ئێمە مردم ئێمە سەدەرسە لێ من تەجروبەیان فرەترە ئەناسوری فراناسن لە ناو نیروگەل نظامیە کە لە خۆیانن کوڕیانە مناڵیانە یا لە شۆنگەلترا و شرایەتی ممکنە بێتە بەرەوە ئەسلاحەکە فێت دەست مردم هەر بۆ دەمان 57 شۆراکانشی سریان لە فکرەوە بن وەگەنە ناتوانە مقابل گرویکە کە هاتی بۆ سەرک و بێسنە لە مقابل حەزبێکە و عەقیدەی بە حاکمیەت شۆرەیی نییە مقابلەکە دەست خۆی پڕکات ئەش ئێمە ئەو ئامادەگیمانە بێ ئەو ئامادەگی زێهنیمانە بێ و حتا ئەگەر پێمانە کردێت کاریشمان بۆی کردوێت لە دووار دێرە مەسەڵەن تۆ تەماشای سووریەکە مردم خەریب مبارزاتێک سادەیانە کرد سەرکوتکردیان فۆری لە شۆنگەلێک و ئەنوا قسام جڕوجانەوەریان هاوڕێ ناو سووریا مبارزات مردم کولن گۆم بوو نەما
يكتبوا بالشر انواع واقسام جروب المسلح تكرير بيجوا تجربه كاين آیا خطا نیه ما تجربه دیگران دوباره تجربه کینو خطاست بله بله من معتقدم هذا الشورى كان شيء واقعا لفكره وابن جوانا كان انسان قال مبارز انسان قال لك احساس مسؤوليته كان بجامعه بشكل غير مختلف او امكانيانا هس او استعداديانا هس والرجوات الفلانية فقد إمرونا وإيمنا بالتمار بين مثلا فلان كشوركية فلان قدرتك ديت إما رزقارك أوان إما رزقارناك أوان أشخص برو إيمانيا أوان تين بو منافق تواو أو كسلوات تمار وأميديان بو بس أوان واقعا دوز هجار فقيمية أزانا إيما لأصلا زخمة كمان للاين أوانو بيقية لتقسيماتي وكرديان بخاطر منافع خويا وقالنا ما مزيت ما لنا وايس اسمه من يك جملة دو جملة لبيرشو ببورة أجر إمكانية دسي جملة لبيرمشو هاوري أجر بكري كم إك بكوتي شون كابو بالله من فقط دسي جملة لبيرشو أويش لسنا وندي ديالوج من شخصا على زوم أويا لكردستان مثلا دو تشكلي جورة دروس بيت كيسمى مثلا أو أحزاب وكنا وان دروس بون هوادار بوان فيجيان بيوس بنو هوادار شبكانيج لم لا وتشتيك تر بيكو دروس كان كتكان راحت كاتو يعني دودانا جبهة هين بيت مكان المقابل يكون نابي منزول موني المقابل يكون بيت ولا دو جبهة بنظر من منفعات خلقي كردستان بباشية وعنن تأمين كان وإنما عندي جيب كان وبتعبت هاوکاریەکان و سازشەکان و تەوافقەکانیش ئاسانەکاتەوە بەجێگەی مەسەڵەن چەندین حیزب هەر کەسێک لەگەڵ یەکا ئەو جارە زۆر ڕەحەتە بێتەوە کە دوو نوێنەر و دوو جەهەت ئەتوانێت بە یەکەوە هاوکاریەکانیان تەنزیم بکەن. بەڵێ زۆر سپاس هاوڕێوەریا زۆر سپاس هاوڕێ کاوەی خۆشەویست سپاس بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەیە هاوڕێوریای ئارەنان و هاوڕێ کاوەی دووستانی جارێکتر زۆر سپاس ماندونم سەوتان بەخێر سپاس سپاس بەڵێ بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تاوەکو کۆتایی ئەم بەرنامەیە لەگەڵمانە بوون هیوادارم توانی بێتمان وەڵامی بەشێک لەو پرسیارانە بدەینەوە کە لای ئێوە دروست بووە و بێگومان قسە و باس لەم بەحسانەوە بەرنامەی زۆرترێ و ئێمەش هیوادارین و بێگومانیش لە بەرنامەکانی داهاتوو قسەی زیاترەکەین لەسەرم باسانە جارێکتر زۆر سپاس کە تاوەکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمانە بوون کات و ساتێکی خۆش باش بۆ هەموو لایەکتان.